میواندارەتی خاتوونێکی گوڵفرۆشی بە سەلیقەمان کردووە خاتوو ویداد هوشیار کە ئەو ئەیەوێت لەسەر ئەم بابەتە زانیاریمان پێشکەش بکە. خاتوو ویداد سڵاو لێبێت، زۆر بەخێر. بەیانی باش خاتوو ویداد. بەخێربێن سەرجەم. خاتوو ویداد بێگومان هەر یەکەمان کۆمەڵێک بۆنە لە ژیانمانە ڕوبەڕووی ئەوینەوە هی کەسانی ئازیزمانە پێویستی شەکال و بۆنانەیە دیاری پێشکەشی کەسەکە بکەین. ئەم دیاریانە چۆن هەڵبژێرین؟ زۆر سپاسدانەکەم بۆ میوانداریەکەتان. مناسبەکان جیاوازیان هەیە. بۆ ئێستا زۆر خۆشبەختانە لە کوردستان شێوازی گۆڵ دیاری ئەمانە شتێکی بۆ بە شتێکی زۆر باو، ینی بۆ زۆربەی مناسبەتەکان خەڵک گوڵ و بەکارەهێنن بۆ مناسباتی خۆشی و ناخۆشی، بۆ هەموو مناسباتێک زۆربەی کات خەڵک بۆ ژیانی ڕۆژانە، ینی بۆ سەرمێزەکی بۆ جوانکاری بەکارهێنێت. شێوازی دیاریەکانیش جیاوازی هەیە. دیاریمان هەیە بۆ بێرزدەی، دیاریمان هەیە بۆ خۆشەویستی، دیاریمان هەیە خەڵک مرد هەیە بۆ خێزانە با خێزان هەیە، ساڵیاتی هاوسەرگیریە، زۆر مناسباتی زۆر هەیە. دیاری بردنە بۆ هاوڕێ، یعنی هەموو تەوەرەکان لە خۆی ئەگرێت. شازی هەڵبژاردننی دیاریەکانی زۆر کات خەڵک هەیە خۆی دیاریەکە ئەهێنێت، خۆی لەگەڵیەتی بۆن منە بۆنێکە مەیکەپەکەیان هەر دیارێکی کەیە هێنێت بۆ لای ئێمە خۆمان بۆی تەخلیفەکەین و بۆن منە لە ناو بۆکس بۆی ڕازێنینەوە گوڵی لەگەڵ بۆ دانین هەشە دیارەکەی لەلانە ئێمە خۆمان زۆربەی جۆری دیارەکانمان هەیە، بۆ منە گوڵی فۆرەڤەرمان هەیە کە شتێکی زۆر زۆر تازەیە، شتێکی زۆر زۆر جوانە، گوڵی زۆر بەڵا گوڵی سروشتیە مۆمیا کرا بۆ مودەی 5 ساڵ ئەمێنێتەوە، شتێکی زۆر تایبەت و زۆر ناوازەیە. ئێستا لاتە ئەم گوڵە لە لامانە بەڵێ ئەمە گوڵی فۆرەڤەرە گەرپشانمان بێ. جا ئەمە زۆر باشیشە سەحەر جاری وا هەیە ئەو کەسێک کە ئێوە دیارەک بۆ کەسێک بڕێن نازانێت چ دیارەکی بۆ بکڕێت چی بۆ ئەو جوانە، یعنی ڕەنگە گونجاندنی زۆر بۆ نەکرێ. ئەمە لە لای ئێوە گەر ئێوە ڕێنوێنی بکەن بڵێن ئەم دیاریانە باشە، ئەمە شتێکی زۆر باش. خەڵک هەیە زۆر بەپەلەیە ها، ینی پێشتر خۆی بۆ ئامادە نەکردووە سوپرایزێک بۆنەیەکی تایبەتی بۆیەتە پێشەوە یەتە لای ئێمە هیچ مشکلێکی بۆ دروست نابێت، چونکە ئێمە زۆربەی دیارەکانمان هەیە. ئەمە گوڵی فۆرەڤەرە، گوڵی سروشتیە زۆر زۆر ناوازەیە، زۆربەی ڕەنگەکانی هەیە. ئەمە ڕەنگی طبیعی خۆیەتی یاخود ڕەنگکراوە؟ ڕەنگی طبیعی خۆیەتی زۆر جوانە. بگرم بۆەوەی کە لەگەڵ ئەژین لە نزیکەوە ببینین ئەمە هەموو گوڵێک ئەم توانای هەیە مۆمیا بکرێت و بۆ ماوەیەکی لە کوردستانی خۆمان ئەمە نییە، لە دەرەوە بۆمانێت بەس هەمووی سروشتیە لەناو هەمووی مۆمیا کراوە. ئەمە هەر دوستانی خۆمان زۆر هەرزانە، یعنی لە چاو دەرەوەیە لە لای خۆمان زۆر هەرزانە. ئەم گوڵی فۆرئێڤەرەکە ئەمڕۆسەی کە لە ناوەیە هەر گوڵە باخە، گوڵە باخەکەی کە خۆمان پێڵێت هەر گوڵی ڕۆزە زۆربەی ڕەنگەکانی هەیە، سووری هەیە، خۆشبەختانە ڕەنگی ڕەشیشی هەیە، زۆر کەس لە لای ئەمە حەزی لە ڕەنگی ڕەشە. لە گوڵی سروشتیا زۆر کەم بۆمان دەست ئەکرێت، تەنها لە ڕۆژی ڤالانتاینە گوڵی ڕەش بە تایبەتی بۆمانە لە هۆڵنداوە. ئێستا بۆ چ بۆنەیەک گونجاو چون من بینیمە بە کۆمەڵک دەستکاری ژێنێتیکی ڕەنگی گوڵەکانە گۆڕن، بەڵام ڕەش بۆ کەی ئەبێت؟ خۆی لە دەروونناسیە ڕەنگی ڕەش من خۆم تەرچی پێمانگەی نەڕۆجوانەکانم دەرجی ڕەنگم خوێندووە، جامە بۆ کارەکەشە زۆر باشە بێت. ڕێخستنێکی باشە زۆر تەسیرانی یعنی زۆر زۆر لەسەر یەک پەیوەندیان هەیە بەیەکەوە زۆر، یعنی تۆ دەرزی ڕەنگ ئەخوێنی ئەمە ڕۆژانە لەسەر ڕەنگ یاریەکەی هەموو پێچانەوەی گوڵا تەخلیفکردنیەتی دیاریکردنی هەر شتێکە لەسەر ڕەنگ بنە. ڕەنگی ڕاژ لەلای ئێمە عادەتە بۆ تەعزێ بۆ ناخۆشی بەکارێت، یعنی ئەوە بەکارمانهێنا. بەس ئێستا ڕەنگی ڕۆژ بۆ بە ڕەنگێک زۆر کات خەڵک بۆ خۆشەویستی ئەبات، بۆ کەسێکی خۆشەویستی بۆ عادەتە خەڵک هەیە زۆر حەزی لە ڕەنگی ڕەشە، حەزە کاتەنانەت گوڵەکەشی ڕاش بێکەوەی ببرێت بۆ مۆزوعی خۆشەویستیش بەکارەهێنرێت. باشڕووی ڕەنگناسیەوە ئەژین ئەگەر خۆشەویستی بە گوڵی ڕەش باڵێن دیارەکە پێشکەش بکرێت ئەمە واتە ئەگەیەنێت بۆ خۆشەویستی؟ خۆی عادەتە ڕەنگی سوور لەلای ئێمە بە ڕەنگی خۆشەویستی ناوبانگی دەرکردو، ینی کە هەر باسی خۆشەویستی کرا ئێستا ڕەنگی سوور گوڵی سوور ئەخرێتە پاڵەوە. بەڵام زۆر کەسیش هەیە ئێستا بۆ نەخۆم کەسێکم عاشقی ڕەنگی ڕەشم، گوڵی ڕەشم لە لادواترە تا گوڵی نەتیشکەکەیتە سەری. ئەمە ئەم جۆرەیە ئەمەی کە ئەڵێ دڵشەرتە خۆی نیازەکە لە دڵا چۆن بوو ئەوەیە زۆر باشە. جا ئێستا با ئەم گوڵەت بۆ بێنمەوە بۆ ئەوەی کە ئێستا وردە وردە ئەو دیاریە کە ئەمڕۆ بۆمان ئەڕازێنیتەوە پێم وا بێ بەم گوڵەیە گەر وردە وردە دەست پێ بکەیت و ئاماژەیەکیشی پێ بکەیت کە ئەمە بۆ چ بۆنەیە گونجاوە خاتوو ویداد.
ئەم گوڵی فۆرەڤەرە زۆر کات هەیە کەس هەیە حەز ناکا بیکاتە بۆکسەوە تەنها ئێوە دیارەکە خۆی بەرێت ئەم گوڵە لە ناو زەرفێک یان با کاغەزێک جوان تەغلیفیەکەین و قردێلێکی لێیت ئەمە هەر بە خۆی دیارە زۆر کەسیش هەیە تایبەتتر بێت ئەیکاتە ناو بۆکسەکە و کۆمەڵە گوڵی تێەکە ئێستا بەم شێوازە بۆکسمان پێویستە ئەو بۆکسانە و ئەو گوڵانەی کە ئێوە بە شێوەیەکی گشتی بۆ دیاری بەکاری ئەهێن و هەڵی بژێرن چۆن هەڵی ئەبژێرن بۆ نمونە ئێستا لانێ ئەو بۆکسی گوڵانە بێ کەسێ ورچێ بێ کەسێک بۆنێک بێت ئەمە چۆن هەڵی ئەبژێرێت کەسەکەەوە چی پێویستەکە کەسی وایە پوش لە دەوروبەریادانە پوشی ڕەنگی بەپێی سعر و دیاریکردنی نرخەکەیەتی ئێستا هیوا هەیە حەز ناکات سعری زۆری تێچێت یعنی نرخەکەی نایە زۆر لەسەرەوە بێت تەنها بوون منە ئەم بۆکسا هێنین ئەم گوڵە بوون لە ناوەڕاستیادانین یا لە سوچێکیادایانین کۆمەڵک پوشمان هەیە هەر پوشە تایبەتە بە دیاریکردنی بۆ ناو بۆکس دیاریکراو لە ناوێدایانین توشتێکی زۆر جوانە ئەم بۆ منە کۆمەڵک پەڕی گوڵ هەیە ئەم گوڵانە کە ئێمە بەکاریانە هێنین تەنها بۆ مودەی تەقریبی هەفتەیەکە مێنێتەوە لە دوای هەفتەکە وردە وردە بەرەو سیزبوون ئەڕات ئێمەش ئەگەر هەر لە عەرزەکە شادێنەی پاشماوەکەی ئەبێ خات و ویداد ئەتیادێ بەکاری ئەهێنینەوە پەڕگوڵەکان بەکارێنی بۆ ناو ئەم بۆکسانە بۆ نمونە ئەگە ئەوی کە ناوێت سعدی زۆری تێچێت بۆ منە پەڕگوڵەکەی بۆ دانین تایە و تۆزێک پوش و قردێلێکین لەسەری بۆکسەکە و تەواو بەس ئەگە کەسێک بێشتەکەی زۆر تایبەتتر بێت بەم شێوازەیە کات گوڵەکان ئەکەینە ناویەوە بەس تۆز ئەمە نرخی زۆرتری تێچێت ئەمە شێوازە ئاڕازێنرێتەوە باشە ئێستا ئەمە بۆ چ جۆرە دیاریە گونجاوە بۆ چ کەسانێک بەکارهێنرێت بۆ دیاریبردن بۆ هاوڕە ئەمە شتێکی زۆر تایبەت یانی شتێک نییە بڵێ ڕابکرا بە مۆزوعەکەەوە زۆر کات کەسێک زەواجی کردووە هاوڕێکێکە بەلای پێی جوانە گوڵێکی فەڕەڤەری بۆ بەرێت لەگەڵی شا کۆمەڵە گوڵی سروشتی لەگەڵدانە ئێستا جژنی تەخەڕج هەیە دەرچوونی خوێندکاران لە زانکۆ گوڵبردن زۆر زۆر باوە ئەمە بۆ ئەوەژە بێت بە تەکید ئەبێت حالیان ئەمڕۆ ڕۆژی تەخەڕوجە هیچ ئەوە زۆر کەس هەیە هەر گوڵەکە بە دیاری بۆ منە تۆ کەسێکی زۆر تایبەتە لەلات بۆ منە دایکێتی باوکێتی خوشکێتی هی ئەو تەلەبەیە یاخۆی دیارەکە ئەهێنێت یاریهێنە لە ئێمە ئاو بۆیە پێچینەوە زۆر باش ئەم سەبەتێشی لەگەڵ خۆی هێناوە سەحەر پێم وابێ ئەمەش هەر بۆ دیاری ئەبێ بۆ ئەو کەسانی کە تەخەڕوجیان ئەمڕۆ بەکارهێنرێت بۆچی بۆ تەخەڕوج بەکارهێنرێت زائیدەن بۆ کردنەوەی ئۆفیسێکە یا بۆ دەستخۆشی لەکردنێکە بۆ وەرگرتنی پۆستێکە یان بۆ دیارەکە زۆر جار خەڵک ینی گەشتۆتەوە ئاستە شکر بخوا خەڵک زۆر زۆر ئێستا معاملەی لەگەڵ گوڵایە بۆیان دەرکەوتۆ کە گوڵ زۆر زۆر شتێکی جوانین بۆ هەموو مناسباتێکە بێ ینی باوەڕ ناکەم کەس هەبێ حەزی لە گوڵ نەبێت ئەزیتە کێشی هەر بۆکسەکەشمان بۆ بڕازێنێتەوە بۆەوەی کە نمونەی ئیشەکە لە کۆتایە ببینین زۆر باشە ئەگەر تۆ دیارەکەت خستەنێ و کۆمەڵێک لە لقی ئەگەر پاشماوەکەی بکەوێتە عەرزەکەش خات و ویداد ئەتیادێ دەستە خۆش بێ جاکە ئەچێتە گوڵفرۆشەکان هەمیشە کۆمەڵێک ئەو لەقانەی وا بڕیان ئەوش بەلای منەوە جوانە ئەوش وایە تایبەتمەندی گوڵفرۆشەکان بۆنێکی یەکجار خۆشی لێدە هەیە ئەو گوڵانەیە لەوێ بڵاو بەتە مامەڵەکردن لەگەڵ گوڵ ئیشێکی خۆشە وایە خات و ویداد زۆر خۆشە بەڵام بەس ئەرکیشی هەیە بەڕاستی خزمەتکردنی گوڵ زۆر زۆر زەحمەتە بۆ بەڕاستی هەموو ڕۆژێک خزمەتی ئەوێت یەک ڕۆژ ئەگەر بێت و ئیهمالێکی گوڵەکەت خراپە بێت هەموو ڕۆژێک ئەبێت ئاوکەی بۆ بگۆڕێت هەموو ڕۆژێک ئەبێت لە شوێنی زۆر ساردا بێت ینی بە ئەمەیەک پیشانی کامەرەکان بەم بۆ ئەوی بزانم کە بە شێوازێکە ڕێکخستنەکەی ئەمە ئێستا بەشێکی داناوە ئێستا من هاتمەتە نیشتەوە بۆی فکرەکە و لێبەرم دەستەکانە خۆش بێ بێگومان بەردەوام ئێمە کە خاتونە دەستڕەنگینەکان بانگهێشتی ستۆدیۆکەین لەگەڵ سەحەرا و لەگەڵ هاوکارەکانی ترم لانە باز لەوەکەین کە چۆن خۆشە دەستڕەنگینیەکە هەبێ بە تایبەتر ئەگەر لەگەڵ گوڵ ئیش بکەی بێگومان هەستەکەم دەروونێکی زۆر ئارامتە بێت بەتەکید وایە هەر کەسی و خەونێکی هەیە لە ژیانە من خوێندنم تەواو کردووە بەڵام بەس یەکێک لە ئارزوەکانی ژیانم یعنی هەموو کاتێک ئەوە بەوتومە خۆشترین کاتم ئەو کاتە ئەبێت کە لە دوکانێکی گوڵا بم و ببم بە گوڵ فرۆش دوکانێکی گوڵمە بێت هەرچەند شادەکەش باشە هەرز نزیکە لەمەوە مامۆستای هونەریش هەر نزیکە لەمەوە بەڵام ئەمە یەکێک بۆ لە ئارزوەکانی ژیانم هەوڵیشم بۆیەوە هەرچەند زۆر قورسیشە
بەڵام بێزار نابم لێ لەبەرەوەی کە حەزم لێتی ئەگەر بەپێی ئەو ئارەزۆی خۆت خاتوویداد کە هەتا کارەکەی خۆت هەڵبژێری بەردەوام ئێمە ئەڵین کە ئەبێ خولیاکت هەبێ بۆ ئەو کارێک کە تۆ ئەنجامی ئەدەی چی بێتەوە ئەو بەخشێ ئەمە بەدەر لەوەی کە هەستێکی زۆر زۆر خۆشە ئەتوانرێ بووتێکە تۆ ئەتوانی سەرکەوتوتر بی لەوەی کە کەسێک ڕەنگە حەزی بەو کارە نەبێکە ئەنجامی ئەدا بەتەکید وایە ئێستا زۆر کەس یعنی کێت مشتری یعنی بۆ منەت هەر لەگەڵێتە ناو دوکانەکەەوە زۆر حەزم لە ئیشی گوڵا یعنی زۆربەی کەس وەڵێت بەڵام وەری ئەگری بەکارمەند تقریبی هەفتەیەک ئیش ئەکات دوای پەشیمان دەبێتەوە بۆ چووکو ئیشەکە قورسە یعنی شتەکە زۆر زۆر خولیای نییە بێزار ئەبێلێ بەڵام من هەرچەند زۆریشمان و ببم لەسەری جاری وایە تا سعات 11 شەویش ئەمێنمەوە لە دوکان هەر ئاسایە بەلامە چووکو حەزم لە ئیشەکەیە هەستەکەم لەما زۆر سەرکەوت و ئەبم وەک لە ئیشێکیکەیە ئەژن زۆر گرنگە تۆ ئەگەر خوێندنێکی زانکۆیشە هەبوو بخیتە خزمەتی ئەو کارێکە لە داهاتوە هەڵێبرێت ئێستا ئاماژەی بۆەوە کرد لە بواری ڕەنگەکانە ئەوەی کە لە معهد و لە زانکۆ خوێندوێتی ئێستا بە کەڵکی دێت و سوودی لێبینێ بەدڵنیایە وایە ئێستا زۆر کات ئێمە کێشەمان لەگەڵ کارمەندا چیە ڕەنگ ناناسێت یعنی لەگەڵ ڕەنگەکان ناتوانێت زۆر بەباشی یارمەتی ئەو کەسە بعد چووکو عادە تا زۆر کەسێ خۆی ئەزانێت باشە لە ڕەنگا بێت زۆر جار هەیە بەتابەتی لە پیاوانە ڕۆیە لە ڕووی ڕەنگەوە زۆر باش نین یان سەلیقان زۆر ناتوان بەپەلەن یەکسەر پێویستیان بۆیە تۆ هاوکاریان کەیت بەچیتی ئەگەر تۆ لە مەوزوعی ڕەنگیان خۆ سەلیقەت نەبێت جارێکی کەو کەسە نایەتەوە بۆ ڕاستە بە شێوازێکی ئەگەر زۆر بە کورتی ئاماژەیەک بۆ بەی خات و ویداد ڕەنگەکان کە بۆ کەسایەتیەکان بۆ بۆنەکان بە شێوازێکی گشتی پێویستەکە ڕەنگەکان چۆنی هەڵبژێریت چونکە زۆر جەخت لەسەر ئەوە ئەەکەیتەوە بە شارەزاییت هەبێ لە تەعاملکردن لەگەڵ ڕەنگەکانە وەڵای وەکو پێم وتی ڕەنگ دیار ئێستا لە ڕووی دەرووناسی زۆر کات ڕەنگ دیاری کراوە بۆ منە ڕەنگی سوور دیاری کراوە بە مەوزوعی خۆشەویستی ڕەنگی سپی دیاری کرا بە مەوزوعی چوون بۆ سەرقەبران ئەها یعنی ئەو شتانە دیاری کرا بەڵام زۆر کەس کاتیشەی خەڵک گوێ نایەت لە گۆڵ هەر جوانە هەمووی بۆ تێکەڵکە لە هەموو ڕەنگەکانم بۆدانێت بەزیتر تۆ گەرتێ بۆ شتێکی تایبەت بە بەڕاستی سەبوونە بۆ پیاو کۆمەڵێک ڕەنگ هەیە ڕەنگی شین زەرد سپی ئەمانە جوانە تەقاڵی زۆر کات کە ڕەنگی پەمەی بتێت کەڵێکی ئەڵەن پیاو لەگەڵ ڕەنگی پەمەیە ئەوە بەیدی زۆر ناسکەڵێن زۆر ناسکە بۆ پێ نابێت بەڵام ئیتر ناڵم دیاری کراوە بۆ منە بۆ ئافرە زیاتر ڕەنگە ناسکەکان پەمەیە مۆرە ڕەنگی سپی ئەم کاڵانە ناتوانین بەکاربێنین دەستەکانە خۆش ئێستا بۆ قسەکە کە ڕەنگەکەی نیلیەکی تۆخە لەگەڵ گوڵەکانە زۆر جوانێکی گرتووەتەوە جاگەر دیارەکی وا پێشکەشت بکرێت پێم وا بە کەسەکە زۆر دڵخۆشە بێت زۆر بۆ بابەتانەی کە قسەت لێ کرد و فێری کردین و سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکە